ئەوەی کە ئێستا شفان لە بەغداوە خستیە ڕوو ناوڕۆک و هەروەها وردەکاریەکان سەبارەت بە کۆبوونەوەی دووەمی لایەنە سیاسیەکانی عراق بوو کە بە دیالۆگی نیشتیمانی و دەست پێشخەری مستەفا کازمی ئەمڕۆ ئێستا لە بەغدا بەردەوامە. من سەبارەت بە پشتی ئەم ڕووداوانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عەباس شەتیری چاودێری سیاسی دیالۆگی نیشتیمانی لایەنە سیاسیەکان. بەڕێز عەباس بەبێ ڕەوتی سەدر ئەتوانێت سەرکەوتوو بێت؟ الحقيقة يعني هي الحوار الوطني لراستيدا گفتوگۆی نیشتیمانی دەرفەتێکە بۆ هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوەی کە دەبینین کە قەیرانێک هەبوو لە ڕۆژانی ڕابردوو بۆەوەی هەمویان گوێ لە یەکتری بگرن بە ئامادەبوونی کەسایەتیەکان کە سربەخۆ بێ و کەسێک کە سەرپەرشتی دەکا سەرۆک وەزیرانە و سەرۆکی هێزە چەکدارەکانە و لەلایەنەکانیش قبوڵ کراوە کە قسە دەکرێت بۆ ئەوەی کار بکەن بۆ دەرچەیەکی سیاسی و هەروەها من پێم وایە کە کەسەکە ئەوەی کە هەیە ویستوێتی کە پێشتریش دانوستان بکات چونکە عراق پێویستی بە هێوەربوونەوە هەیە و پێویستە گوێ لە هەموو لایەنە سیاسیەکان بگرێ و هەموو بۆچوونەکان تەنیا تیاری سەدر و چوارچەوەی هەمووانگینە بەڵکو سونە و کوردیش چونکە عراقێکی یەکگرتووە لە هەموو لایەنەکان پێکاتووە و سیاسەتەکەشی هەمانگیرە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەدا بۆ شتێکی باشە کە گفتوگۆ بکرێ و دوو پاتی دەکەمەوە کە هەردوو لایەن داواکاریان هەیە هەموو کەیسەکان هەموو مەلەفەکان 100% چارەسەر نابن. داواکاریەکان پێویستە داواکاری هاوبەشیان هەبێ لەبارەی پێکەنانی حکوومەت یاخود هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر هاتوو تیاری سەدڕی لەگەڵ چوارچێوەی هەماهنگگی بیکەن دەرچەیەکی باش دەبێت و ئەمانیش کە خاڵی هاوبەشیان هەبێ وا دەکا قەیرانەکە هێور ببێتەوە و ڕەوشەکە باشتر ببێ. بۆیە پێویستە بەو شێوازە بیر لەمە بکرێتەوە بۆ ئەوەی بگەن بە خاڵی باشە. هەر کارتێک کە سەدر بەرامبەر بە ڕکابەرەکانی لە چوارچێوەی هەماهەنگی بەکاری دەهێنێت ئەوان بە شێوازێکی پێچەوانە وەڵامی دەدەنەوە وەکو کاندیدکردنی محەممەد شایع سوودانی یا هەڵوەشانەوە یا کۆبوونەوەی پەرلەمان. ئەگەر ئەم دوو لایەنە ڕکابەرە نەگەنە ڕێککەوتن و سازش لەگەڵ یەکتر پێت وایە دادگا یا دیالۆگی نیشتیمانی بتوانێت کێشەکان چارەسەر بکات؟ نەخەر پێم وانییە کە دادگای فیدراالیەمەی پێ بکرێت کە ڕوونی کردەوە وتی کە دەسەڵاتی سێ من بەڵام بابەتەکە بابەتێکی دەستوریەوە هەروەها ئەمەش بەسەر چووە بۆ ئەوەی وا بکرێت کە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ یاخود پەرلەمان هەڵبەشێتەوە ئالۆزی هەیە دادگای فیدراالی هەتا ئەگەر کاریش بکە بەندی یاساییمان نییە چەند جارێک ڕێگەیدا بەلایەنە سیاسیەکان بۆ ئەوەی دابنیشن لەگەڵ یەکتری و ڕوون بکەنەوە بۆ یەکتری بۆچی یەکەمیان گومانی لە دووەمیان هەیەەوە بە پێچەوانەوە بۆچی ئامادەنین کە لەم ڕەوشە دەربچن و سەرۆک کۆمار هەڵبژێرن سەرۆک وەزیران هەڵبژێرن. تیاری سەدری داواکاری گەورەی هەبوو و من پێم وابوو کە بەڕێز سەدر بە هەندێک تویت سەرەتا پێشنیاری کردن دواتریش کشایەوە ڕاستە کشایە بەڵام تاوەکو ئێستاش ماوە هەتا ئێستا ئەم جلسەی ئەمڕۆژکرا کە بەڕێز حەمید خزلی مەوجودا یەکێکە نزیکە لە تیاری سەدری و بۆ چوونی ئەوان پێشکەش دەکا و هەتا بەڕێز محەممەد شایع سوودانیش بابەتەکەی ئەو ئەگەر هاتوو چوارچەوەی هەماهەنگیش لەم پاشگەز بێتەوە هەروە بیکشێنێتەوە دەبێ ئەرزیەکی باشی دانوستاندن هەبێ بۆ ئەوەی نزیکی یەکتر بنەوە و هەروەها چارەسەری کێشەکان بکرێت و دواتر هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. من هەرچەندە پێم وانییە کە چوارچەوەی هەماهەنگی
ئەمە دەکات چونکە لە نێوان هەردوو لادا بەریەک هەڵچوونی تند هەن باشە و ئەمە شوای کردەوە کە ئەمە شوای کردووە کە بەڵێ هەواڵێک بڵاو بووە کە ئەڕەوتی سەدر ئەوێت بە تانەدان لە دادگای باڵای فدراڵی 73 پەرلەمانتارەکەی بگەڕێنێتەوە بۆ نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام دواتر ڕەت کرایەوە ئەمە چه ئاماژەیەک دەگەێنێت ئەتوانێت لە ڕێگەی یاساییەوە ئەو 73 پەرلەمانتارە دەست لە کارکێشاوی سەدر جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کاتێکە سوێندی یاساییان خواردووە؟ نەخێر ئەمە کارێکی زۆر زەحمەتەم پێم وایە هەتا تیاری سەدڕی بە خۆیان یاخود نوێنەرەکانیان داواکاریەکی وا بکەن لە دادگای فیدرالی بۆ گەڕانەوەی ئەوانەی کە دەستیان کێشان بۆ ڕەنگە مەحامیەک ئەمەی کردووە کە ڕەنگە نزیک بێت لە تیاری سەدڕی بەڵام کوتلەی سەدڕی تاوەکو ئێستا کاریان نەکردووە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی جارێکی دیکە کوتلەی سەدڕی بگەڕێتەوە تاوەکو ئێستا کوتلەی سەدڕی هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە لە بوارەی گەڕانەوەی بەڵام ئەمە ڕوونە کە گوتیان ئێمە ناگەڕێینەوە هەتا ئەگەر چاکسازی نەکرێت لە نێو دانیشتنەکان من پێم وانە بە شێوەیەکی گشتی کە سەدڕیەکان ئەمە بکەن بەڵێ پرۆژەی ئەوان یاخود کاری ئەوان ئەوە بوو کە هەڵبژاردنەکان جارێکی دیکە بکرێتەوە بۆ ئەوەی لایەنەکانی تشرین و هەروەها هێزەکانی دیکە بۆ خۆیان ڕابکێشن و هەروەها و پەیمانیەک پێک بێن و بەهێز من لە نێو هەڵبژاردنێکی پێشوەختەوە زۆرترین دەنگ بەدەست بێنن بەڵام ئەمە هەمویان چاوەڕوان کراون بەڵام ئەگەر هاتوو سەدڕیەکان لەسەر ئەمە جددی بن و هەڵبژاردننی پێشوەختیان بووێ زیاتر کار دەکەن بۆی هەڵبژاردن بکرێتەوە زۆرترین دەنگ بەدەست بێنێت لە هەڵبژاردنەکان بەڵام ئەگەر هاتوو استراتیژیەتی خۆیان گۆڕی دەتوانن کە بچنەوە هەم پەیمانی دیکەوە ئیسلامیەکی سیاسی بۆ نمونە یاخود حزبی دیکەی دیموکراتی یاخود ئەلمانی هاوپەیمانیان لەگەڵ پێک بێنن بۆیە تیاری سەدڕی من پێم وایە کە باش لە گەمە سیاسیەکە تێگەیشتن و هەروەها هەڵبژاردننی پێشتر کە کرا چۆن دەنگیان هێنا و لەم هەڵبژاردنەی داهاتوو شەگەر بکرێت چی دەکەن و چۆن دەنگ دێنن بۆیە ڕەنگە هاوپەیمانیەک پێک بێت ئەگەر هاتوو هەڵبژاردننی پێشوەختە کرا بەڵام من پێم وایە چوارچێوەی هەماهەنگی هەموو کارتەکانی بەکار دێنێ حتا بابەتی ناودەوڵەتی و هەروەها خزانی عێراق و هەروەها ڕغبەتی ئەمریکا کە دەیەوێ عێراق ئەمنیەت و ئاسایشی بەهێز بێت چونکە ئەمان دەترسن لەمە هەموو کارتەکانی بەکار دەهێنێ و ڕەنگە ئەمە لە ڕۆژەکانی داهاتوو ببینن بۆ دەزانن کە کێشەی دیکەش هەیە کێشەی ناودەوڵەتی هەرێمی و نەبوونی کێشەی گاز و سوتەمەنی لە ئەوروپا بۆیە عێراق ئەمریکا نایەوێت کە عێراق بکەوێتە نێو کێشەیەکی گەورەترەوە و هەموو لایەنە سیاسیەکانی دیکەش ئەمە دەزانن دەیانەوێت چارەسەرێک بکەن بێ دووبارەکردنەوەی هەڵبژاردن یاخود هەڵبژاردنەی پێشوەختە بۆ ئەوە دەیانەوێ لەگەڵ لایەنی سەدڕی ڕێک بکەون بۆ ئەوەی حکوومەتێک پێک بێ یاخودەوانەی کە سەر بەخۆن بۆی تەوازنێکی سیاسی دروست ببێ بۆ ئەوەی لەبەر ئەمە دەتوانین بڵێن کە تیاری سەدڕی مافی هەیە کە لە حکوومەت بەشدار بێ و مافەش مافێکی شەرعیە بۆ
يذهب الشيعة بۆیە چوارچەوەی هەماهنگی شەوڵ دەدا کە کێشەکان بەو شێوازە چارەسەر بکرێت بەوەی مێژوومە تۆمار نەکرێت کە شیعەکان وایان کردووە کە عێراق بکەوێتە دۆخێکی ناهەموو. بەڵێ بەڕێز عەباس شەتیری چاودەری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەبارەی دۆخی عێراقەوە لەگەڵمان بووی.